بۆیە ئەگەر ئەتەوێ ئەم گەنجێتیە بەردەوام بێ هەر ئاوا بە گەنجێتی بمێنیتەوە پێستت بە جوانیەتی بمێنێتەوە هەر بە جوانی بمێنێتەوە ورن بیسەر و بینەری ئەم بابەتە بن ئیمامی ئەسماعی ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە گێڕێتەوە ئەفەرمێت ڕێم کەوتە سەحرا لە سەحرا پیاوێکی بە تەمەنم بینی تەمەنی 120 ساڵ بوو 120 ساڵ ئەم پیاوە کە ڕێی ئەکرد ئەتەوت ماشەڵڵا گەنجێکی 20 ساڵانە ڕێیەکات لە کاتی ئیشکردنە ئەوەنە گورج و گۆڵ بوو ئەوەنە چالاک بوو ئەوەنە کەسێکی تون و تۆڵ بوو هەستە کرد ئەمە گەنجێکە لە بەرچاوت جم و جۆڵەکا و ئیش ئەکات طبعا من بەم پیاوە زۆر زۆر سەرسام بوو چوومە پێشەوە وتم مامەگیان ئەم تەمەنەی تۆ لەگەڵ ئەم ئیشەیە یەک ناگرێتەوە تەمەنت 100 ساڵی تێپەڕانەوە بەڵام ئیشەکەی تۆ ئیشێکی گەنجانەیە تو خوا پێم بڵێ ئەمە بۆ چیە گەڕێتەوە ئەم توانایی تۆ هیچ چیە ماوەتەوە ئەمە تۆ هەر گەنجێکی بەڵام خەڵک پێت هەڵێن پیاوێکی بەتەمەن وتی ڕۆ لە شەرینەکەم من تركت الحسد فبقي الجسد من بەگەنجێتی وازم لە حەسادەتێنە حەسادەتم لە دڵم دەرکرد حەسوودیم بە خەڵک نابرد بۆیە ئێستا لاشەیەکی تند و تۆڵ هەر بەگەنجێتی ماومەتەوە والله عزیزانی خۆ طبعا ئینسانی حەسود ئەو کەسێک کە حەسادەت بە خەڵک ئەبات تەنها شتێکی بۆ بمێنێتەوە خەم و خەفەتە خەم و خەفەتش ئینسان پیر ئەکات عەرەبیش قسەیە زۆر جوانیان هەیە ئەفەرمون من راقب الناس مات هەممەن هەر کەسێک چاودێری خەڵک کات فڵانە کەس بزانم چیە کات لە مراقبەی خەڵکا بێت متەڕەبیسە بۆ خەڵک ئەم خانووی بەچی کرد ئەم سەیاری بەچی کڕی ئەم شەهادەی بەچی بەدەستێنا ئەم جوانیە چییە هەر کەسێ خەریکی مراقبەکردنی خەڵک بێت چاودێر بێ بەسەر خەڵکەوە قەسەم بەخوا تەنها و تەنها غەم و پەژاری بۆ مێنێتەوە و غەم و پەژارش ئینسان پیرەکات بەڕێزانم ها ئێمە هەر لە خۆمانەوە پیرە بین ئەها گەنج ئەبینی 30 ساڵە تەمەن 30 ساڵی تەمەن کردووە واللهی دەموچایی بە پیاوێکی 6 ساڵانەکات چرچ و لۆچ بێزار لە دنیا خۆشی لە چارەیان نییە ولا تتمنوا ما فضل الله به بعضكم على بعض رجاء بەڕێزەکەم خوای گەورە منی لایەق کردووە بە ئەم شوێنەوە پێویست ناکات و حەسادەت بە من بەریت ئجا تۆ هەر حەسوودی بە من بەرە تو خۆ ناتوانانی بگەیتە ئەم مەقامە خوایەک سبحانه وتعالى ماڵێکی جوانی بە کەسێک داوە بە براکەت داوە تۆ بۆ حەسوودی پێ بیت سواسی خوای پەروەردگار بکە واسألوا الله من فضله تۆش داوای فەزڵ و بەرەکەت لە خوای پەروەردگار کە ئەگەر ئەو برایەت نەیبێ باشترە یا هەیبێ باشترە طبعا هەیبێ باشترە ئەگەر نەیبێ ڕەنگە محتاجی دەستی تۆ بێ ئەو کاتە نایدێتێ زەلیلی بەردەم ماڵەکەی تۆ بێت بۆیە هەر کەسێک مراقبەی خەڵکی کرد هەر کەسێک حەسادەتی بۆ خەڵک برد ئیلا بە غەم و پەژارەوە ئەم لاشەیە پیر ئەبێ تا ئەو ڕۆژەی کرمۆڵ ئەبێ و ئەیکوژێت بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەیفەرموو ئیاکم والحەسەد ئامان وریابن حەسادەت بە یەکتری مەبن فإن الحسد يأكل الحسنات چۆن لەم دنیا لاشەمان ئەخوات چۆڵ لۆچمان ئەکات پشتمان ئەچەمێنێت وردە بەرەو پیربوون و لە ناوچوونمان ئەبات فەرمووی کردەوەکانیشتان ئەخوات شەو نوێژت ئەخوات حەج و عومرەت ئەخوات سەدەقات و خەیرات و هەموو چاکەکانت ئەخوات هەژدیهایە بەڕاستی بە هیچ تێر نابێت هەر کەسێک حەسادەت بە هەر کەسێک بەرێ خوای گەورە چاکەکانی پوچەڵەکاتەوە ئەم حەسادەتە چاکەکانی ئەخوات فەرمووی کەما تأكل النار الحطب فەرمووی چۆن ئاگر دار ئەخوا و ئەیکا بە سکڵ و لە کۆتاییە تەنها خۆڵە مێشەکەی ئەمێنێتەوە سوێن بەخوای پەروەردگار هەر کەسێکیش حەسوود بێ و حەسادەت بە خەڵک بەرێت والله العظیم خوای پەروەردگار کردەوەکانی هەمووی ئەکات بە خۆڵە مێش هەباء منثورا ئەجا برا عەزیزەکەم گەنجێکی قۆزی جوان تۆ بۆ حەسادەتی پێبەری دوعای خێری بۆ بکە خوای پەروەردگار بیپارێزێ لە فیتنە و شەهەواتی ئەم دنیایە برایەکت سەیارێکی جوانی هەیە بۆ حەسادەتی پێ ئەبەی تۆش داوا بکە خوای پەروەردگار بداتێ و داوای بەردەوامی و ئیدامە بۆ ئەو برایەت بکە برایەکت خانوویەکی هەیە سوپاس بۆ خوا شەهادەیەکی هەیە کاکە قسەزانە کاکە داعیە لە ناو خەڵکە بانخوازە تۆ بۆ ئەچی ئیشکێنیتەوە تۆ بۆ حەسادەتی پێ ئەبەیت دوعای خێری بۆ بکە واسألوا الله من فضله داوا لە خوای پەروەردگار کە خوای پەروەردگار تۆش دەوڵەمەند کات بۆیە کەسی حەسوود هەر لەم دنیا بە گەنجێتی پیر ئەبێت و خوای پەروەردگارش کردەوەکانی پوچەڵ ئەکاتەوە وقتیش خۆشبەخت و بە خۆشبەختی و کامرانی لەم دنیاە ناژێت اینجا کەسی حەسوود بەڕێزانم هیچ شتێ چارەسەری ناکات تەنها گەڕانەوە نەبێ بۆ لای خوای پەروەردگار تەنها گەڕانەوە نەبێ بۆ لای خوای پەروەردگار الحەسود لا يسود عەرەب قسەی جوانیان هەیە زۆر جا لە
دوای ماتۆڕ و سیارەکان ئەمە نووسراوە الحەسود و لا یەسود ئەو کەسێک کە حەسادە دەبا بە کەسێک ناتوانێت ماڵی ئەو کەسە بەدەست بێنێت قەت ناتوانێت من ئێستا حەسادەت بە جوانەکەی تۆ بەرم جوانەکەی تۆ نابم بۆ خۆم تەنها غەم و پەژارە و مەراقم بۆ مێنێتەوە کە ئەمەش پیرم ئەکا بەڕاستی من حەسادەت بە سیارەکەی تۆ بەرم تۆ سیارەکەم نادەیتێ حەسادەت بە ماڵەکەی تۆ بەرم تۆ ماڵەکەم نادەیتێ ئیدەن چیمان بۆ مێنێتەوە تەنها غەم و پەژارە غەم و پەژارەش چی لێکات وردە وردە بەرەو چرچ و لۆچی و پیربوونت ئەبات و کردەوەکانی شت و چەڵ ئەکاتەوە تەنها دەرمان و چارەسەرێکیش بۆ کەسی حەسود قد أفلح من زكاها وقد خاب من دساها قسم بخوا إلا أبيت بو توحيدي خواي پروردگار بعبادت بدينداري بإيمانك بتو أو ضلت طاب كيتو إلا چارەسەرت گەڕانەوەی بۆ لای خواي پروردگار ئەگەرنەوە ڵێن دوو حەسود ئەگەرنەوە ڵێن پیاوێک حەسود بوو ئەمە محەممەد عەریفی لە محاضرەیەکا باسیەکات ئەڵێ ئەم پیاوە حەسوودە حەسادەتی بە هەموو شتێکی خەڵکە برد یعنی ئەگەر زەبڵەتە وایە حەسوودی پێ برد باشە کەس ڕەفاقەتی ناکرد وای لێ هات بە تەنیا مایەوە ڕۆژێ ڕەفیقێکی بۆ خۆی پێیا کرد هەستان سەفەر و گەشتێکیان کرد لە ڕێگا سیارەکەیان عاتڵ بوو شەویان بەسەرا هات ئیتر دزدایە سەریانە جەردرمەدایە سەریانە دزەکان وتیان کاکە ئێمە ئەشتان کوژین و ماڵەکەشتانە بین زۆر پاڕانەوە گریان دەستیان عنی هاوەریان لێ بەرزەوە بوو بۆ خاتری خوا ماڵەکە برن بەسمەمان کوژن وتیان بەخواشتیوانی ئیلا ئەتان کوژی اینجا پێش ئەوەی بتان کوژین چی داواکاریەکتان هەیە ئێمە لە خزمەتتانای کابرا فەقیرەکەی کەوا بۆتە ڕەفیقی ئەم حەسوودا وتی من یەک داواکاریەکم لێتان هەیە توخوا مۆبایلەکەم بنەوە تەنها و تەنها یەک تەلەفۆنێ بۆ دایکم ئەەکەم داوای گردن ئازایی لێکم وتیان هەر ئەوە وتی من هەر ئەوەنم هەیە ڕویان کردە و کابرای حەسوودوتیان ئەی تو چی داواکاریەکەت هەیە تەمەنای چیەکەیت وتی من یەک تەمەنایەکم هەیە یەک هیوایەکم هەیە ئەوەیە ئەم برادەرم نەتوانێت نێڵم پەیوەندی کا بە دایکیەوە ئەها بەڕێزانم کەسی حەسوود تا ڕۆژی مردن قسم بخوا هەر حەسادەت ئەبات چارەسەریشی چییە چارەسەریشی ئەوەیە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حرامی کردووە لە سەرمان فەرمووی وەلا تەحاسەدوو ئامان نەکەن حەسوودی بە یەکتری بەرن کردەوەکانت پوچەڵ ئەبێتەوە شەو نوێژ ئەکەی شەو نوێژەکانت نامێنێ سبحان الله ئەم هەموو سەدەق و خێراتی کردوتە دڵت پێی خۆشە هیچی نامێنێت باشترین شت ئەوەیە دوعا بۆ خەڵکەی حتا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم شایەدی بۆ پیاوێکدا فەرمووی سێ جا فەرمووی ئەم پیاوە ئەهلی بەهەشتە یەک لە سەحابەکان دوای کەوت متابعەی کرد سێ دانە شەو لەگەڵ یا بوو سەیری کرد قیامی زۆر نییە شەو نوێژی زۆر نییە یعنی عیبادەتەکانی زۆر نییە دوای پرسیاری لێ کردوتی بەڕێزەکەم من هەر کەسێ خوای پەروەردگار فەزڵێکی لەگەڵا کرد بێت من حەسوودیم بۆ نەبردووە و حەسیدوم پێ نەبردووە هۆکاری ئەوەیە هەر کەسێک حەسادەت بە خەڵک بەرێ خوا پەناماندا ئەهلی ئاگرە و کردەوەکانی پوچەڵ ئەبێتەوە و هەر کەسێکیش دڵ و دەرونی پاپکاتەوە خوای پەروەردگار ڕەحمی لێکات حەسوودی بۆ کەس جایز نییە بۆ هیچ جایز نییە بۆ دووشت نەبێت لا حسد إلا في اثنتين حسودي حرام بو همشتكي دنيا إلا بو دوشت نبيت رجل آتاه الله القرآن جنجيك بياويك آفرتيك أهل قرآن شو روجي كردوت خزمتي قرآنوا تو دروست لو كاتيا حسادتي في بري بلي خوزقايا بنيش وكو أو جنج بو مايا خوزقايا وكو أو بياو بو مايا خوزقايا وكو أو آفرت بو مايا أهل قرآن بو مايا ورجل آتاه الله مالا بياويك شخواي پروردگار سلطنة دا صلاتي باري داوبي مزگەوتی لێ دروستەکە خاستەخانە پێت هاوکاری هەژار و فەقیر ئەکات دەستگیری فەقیر ئەکات تۆ دروستە لەو کاتەیە تەمەنا بخوازی بڵێ خۆزگایە منیش وەکو ئینسانە بوومایە حەسادەتی بێبەری تەنها و تەنها بۆ ئەم دوشتە جایزە اینجا حەسوودی بەڕاستی دەردێکی زۆر کوشندەیە کە ئێسا بەرۆکی ئەم خەڵکی ئێمە گرتووە سبحان الله خانوویە دروست ئەەکەیت هەرچی خەڵک هەیە لێت ڕاستە بێتەوە ئەم خانووی بەچی کرد ئێکاکە خۆ نەمدزی ئێکاکە خۆ دزی بێتیشم لە تۆم نەدزیوە باشە ژمێکت هەیە خێزانێکت هەیە ئەمەی بەچی کرد کاکە خەڵکێک 12 ساڵ شەو نخوونی کردو شەهادەیەکی بەدەست هێناوە 20 ساڵ خەڵکەڵێ ئەم شەهادەی بەچی هێنا یعنی بەڕاستی ناوێری سەفەری وڵاتی بکەی سەفەری عومرە بکەی یعنی تەسەوور ئەەکەی خەڵک ئەڕوا بۆ عومرە یعنی هاتوۆتەوەڵێن فڵان کەس بەچی ڕۆی کاکە خۆ ماڵەکەی تۆی نەبردۆ چاوەڕاستەکەم بۆیە بەڕێزانم حەسادەت دەردێکی کوشندەیە هەتا ئەم دڵەمانی لێ پاکەوە نەکەین یەقینتان هەبێ ئێمە کردەوەکانمان شەفاعەتمان بۆ ناکە لە قیامەتە چونکە حەسادەت کردەوەکانمان ئەخوات چۆن دارێک ئاگری پێوە نییە و دارەکە کۆتایی پێدێ قەسەم بەخوا حەسادەتیش ئاوا کۆتایی بە کردەوە و کردەوە چاکەکانمانە هێنێت